عزیزان و خۆشەویستانی کەناڵی ئەسمانی گەلی کوردستان سڵاوتان لێبێت و جەژنی قوربانتان پیرۆز بێت. دووادارم جەژنی خۆشی و شادی بێت بۆ ماڵەکانتان. ئەمێ ئاماژە بە شتێ بکەم کە من ئێستا لە نەخۆشخانەی شارم لە شاری سلێمانی کە نەخۆشخانێکی گەورەیە و ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە نەخۆش سەردانی دەکەن بۆ مەبەستی وەرگرتنی چارەسەر. بەڵام دەمانێت بزانین لە ڕۆژانی جەژندا لێرە چۆنە و جموجۆڵی هاوڵاتیان دەبینرێت لە نێو نەخۆشخانەکەدا کە بە مەبەستی چارەسەر هاتوونەتە ئێرە. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە میوانێکی بەڕێز لای من ئامادەیە، ئەویش بەڕێز کاک عەبدولخالق خدر سەرۆکی بەشی پەرستاران لە نێو خەستەخانەی شار دەمێ گفتوگۆی لەگەڵدا بکەم. کاک عەبدولخالق بەخێر بێت، زۆر سوپاس دەکەم کە ئەم دەرفەتت بۆ ئێمە ڕەخسان گفتوگۆ بکەین و لەم جەژنەیە لە کاتی خۆتت گرتۆ و میوانی ئێمەیت. جژنی قوربانت پیرۆز بێ و بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان، سوپاسی سەتەلایتی گەلی کوردستانەکەم بۆ ئەم دەرفەتە بۆ بەسەرکردنەوەی نەخۆشخانەی شار. لێرەوە بە دەرفەتی ئەزانم پیرۆزبایی جژنی قوربانی پیرۆز لەسەر جەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم و لە هاوپیشەکانم بە تایبەتی ئەو کارمەند و پزیشک و پەرستارانەی کە لە ناو ناوەندەکانی تەندروستیە کارەکەن و سوپاس بۆ ومتان. کاک عەبدولخالق دەمەوێت سەرەتای گفتوگۆکانمان بۆ دەست پێ بکەین کە بزانین ڕەوشی تەندروستی بە شێوەیەکی گشتی لە نێو نەخۆشخانەی شار ئێستا چۆنە؟ بەڵێ زۆر سپاس. ڕەوشی تەندروستی ناو نەخۆشخانەی شارە بەڕاستی ئێمە سەرجەم بەشەکان ئەوانەی کە بەشی تەوارین کراوەیە بۆ پێشوازیکردن لە نەخۆش، بەشی فریاکەوتن کە چەند بەشێکە، بەشی قاوشی فریاکەوتی نەشتەگەری و شکاوی نیۆرۆسەرجەری کە نەشتەگەری مشک و دەمارە، سنگ و دڵ و بۆرەکانی خوێن بەشە تەوارەکانیان کراوەیە و بەشی فریاکەوتنی هەناویمانەیە لە قاتی دوو کراوەیە و بەردەوام پێشوازی لە نەخۆشەکە و بەشی سەرەکیمان هەیە کە بەشی فریاکەوتناکەیت بەشی ترۆمایە کە نەخۆشەکان ڕاستەوخۆیەنە ئەو شوێنە و لە خزمەتگوزاری تەندروستیان بۆ پێشکەشەکرێت لەلایەن پزیشک و کارمەندەکانەوە. دوایەوە ڕەوانەی شوێنی خۆیانەکرێن، ئەوانەی کە ئەمە بەس بێ یا بۆ قاوشە یا بۆ قاوشی فریاکەوتنی شکاوی یا بۆ قاوشی فریاکەوتنی هەناوی. و بەشەکانی کەشمان کراوەیە بەردەوام وەکو بەشی چاودێری ورد، وەکو غەستی گورچیرە کە بەردەوام ڕۆژانە غەست دەکرێت بۆ نەخۆشانی کە پێویستیان بە شوشتنەوەی گورچیلە هەیە لەم بەشەیە و بەشی خودەجمان هەیە نەبەکامەکان بەردەوام ئەمانە کە نەخۆشتیا وەرەگیرێت و خزمەت دەکرێت و سەرجەم بەشەکانی تر کراوەیە بە بەشی تیشکەوە، بە بەشی تاقیگەوە، بە بەشی دەرمانخانەوە و سەرجەم بەشەکانی کە وەکو بەشی پاڵپشتە بۆ بەشە تەندروستیەکان، بەشی ئەندازەمانەیە کە ئەم بەشی ئەندازەیە لە چەند بەشێکی سەرەکی پێگێ کارەبا و میکانیک و ئایتی و ئەم بەشانە کە هەڵئەستن بە سەپۆرتکردن بە چۆنەڵێ باوەی کە خزمەتێکی باشتر پێشکەش بکرێ، کارمەندیان بەردەوام لە خەفارەتە هەیە و لە جەژنەکانە و لە هەموو کاتێکە ئەم سەربازانە وەکو سەربازێکی ون پاڵپشتن بۆ سەرخستنی کارەکانی ئێمە کە هەڵەسن بە تەنزیمکردنی سیستمی ئۆکسیجینە، مەسەلەی ڕووناکی ناو نەخۆشخانەکەیە، مەسەلە هەج بوارێکی کارەبایی یا وەکو میکانیکی ئەمانە پێیان هەڵەسن و زایدەن جەماعەتی هاوڕێکانمان لە پرزگەی نەخۆشخانەی شار کە بەردەوام لە کاران و وەکو بەگشتی ڕەوشێکە نەخۆشێکی زۆرمان هەیە لە چاو ئەوەی کە تۆ دەوامەکە کەمە بەو شێوازە، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە ئەم بەشانە هەمووی کراوەیە و خزمەت دەکرێت بە نەخۆش لە هەموو بوارەکانە و زایدەن شتی کەشمان بیر نەچێ کە ئەویش دەورێکی کاریگەری هەیە بۆ بینینی نەخۆش، کلینیکی ڕاوێژکاری ئێوارانی نەخۆشخانەی شارە کە بەردەوامە لە بۆنە و لە جەژنەکانە و لە ڕۆژەکانی ترا بەردەوام کراوەیە و پێشوازی لە نەخۆشەکە و بە شێوازێکی باش خزمەتی نەخۆش دەکرێت. کاک عەبدولخالق لە ماوەی ڕابردوودا بۆ مەبەستی خۆپارێزی سەردانکردنی نەخۆش بە هەموو شێوازێک بۆ ناو نەخۆشخانەی شار قەدەغە بوو. ئێستاش هەروایە لە ڕۆژانی جەژندا یاخود ئەوە کار ئاسانی کراوە بۆ هاوڵاتیان؟ بەڵێ ئەوە شتێکی زۆر باش و باسی کرد. ئەو شێوازە بەردەوامە کۆمەڵی ڕێنمایی تەندروستی دەرچوو بۆ ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ناو نەخۆشخانەکانەکەن بە تایبەتی نەخۆشخانەی شار. کۆمەڵی ڕێنماییە هەچ کەسێک هەر بەڕێزێک هەیەتە ناو نەخۆشخانەی شارەوە دەستکێشی لە دەسابێ و ماسک دەمامک ببەسێ
بۆ سەلامەتی گیانی خۆی و دەوروبەرەکەی و ناو نەخۆشخانەکە و لێرەشەوە ببوونەوەی کە تۆ لە جەژنایە من داواکاریەکم هەیە لە هاوڵاتیانی بەڕێز کە بە هیچ شێوەیەک سەردانی نەخۆشەکانیان نەکەن بە مەبەستی پیرۆزباییکردن یا سەردانیکردن. ئێستا تۆ لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی فەیسبوک و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە ئەتوانێت جەژنە پیرۆزە بکات لە نەخۆشەکەی و هیچ سەردانێک لە کاتی جەژنە ڕێگە پێدراو نابێت بۆ پاراستنی گیانی نەخۆشەکانە. لێرەوە جارێکە داواکەم لە هاونیشتیمانیانی بەڕێز پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن لە کاتێکا کە ئێنە ناو نەخۆشخانەوە قەڵەباڵغی دروست نەکەن و بەمەستی سەردانیکردن سەردانی نەخۆش نەکەن. بڵێ ئێوە بەردەوام جەخت لەسەر بەکارێنانی دەستکێش و دەمامک و بابەتەکانی خۆپارێزیەکەن. ئەمە تا چەند ڕێگر بووە لە تەشەنەکردنی ڤایرۆسەکان و ئێستاش ئەزانی کە ڤایرۆسی کۆرۆنا زۆر بڵاو بووەتەوە. هاوڵاتیان تا چەند هاوکارتانن لە جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە؟ بەڵێ خۆی ئەوەی کە هەمومان نەزانین ئەو ڕێنمایانەی کە ئەدرێ بۆ خۆپارێزیکردن لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا یا هەر پەتایەکی کە یەکێک دوو دیارترین شتیانەوەیە کە تۆ ماسک و دەستکێش بەکاربێنی لەبەرەوەی کە تۆ بەرکەتەوە دەیە لەگەڵ خەڵکی کەیە و لە کەسیکەوە نزیگە بیتەوە. لە ڕێ ئەمانەوە تۆ هەم بەرکەوتن هەمیان بە درۆبرێت یا تۆ پشمەیەکەکەی کۆکەیەکەکەی یەکێ لە دەنگۆڵەکانیەوە ئەچێتە سەر کەسێکی کە یا بۆی ئەوە تووشی حاڵەتێکە بێ. ئەمانە هۆکارن بۆی کە هۆکاری خۆپارێزین، بەڵام چەند بەکو نسبە وەریگری چەند بە نسبەیەک بڵین لە سەدا چەند پارێزراون بەهۆی ئەمەوە تا ئێستا لە ڕووی زانستیەوە نازاندرێ، بەڵام تۆ هۆکاری خۆپارێزی ئەبێ ئەنجامی بی بۆی کە پارێزراوبی. بەڵێ باشە. کاک عەبدولخالق، وەک دەزانین کە دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ کوردستان و لەگەڵ ئەوەشدا قەیرانی دارایی کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر کەرتی تەندروستی و بەتایبەت نەخۆشخانەکان کەمترین کارمەند ئەهاتنەوە بۆ دەوام، یاخود با بڵێم ئەو ئەرگ کە زۆرە کەوتە بۆ سەرشانی بەشێک لە پزیشکان و کارمەندان کە لێبوردەوانە هاتن بۆ دەوام و کارەکانی خۆیان بەڕێوە کرد. ئێوە ئەو لۆردە کەوتە بۆ سەرتان چۆن توانیتان قەرەبووی بکەنەوە؟ بەڵێ ئەوە بەڕاستی مەسلەی کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەر هەموو گیان، کوردستانیش بەدەر نییە لەو قەیرانە و لەو پەتایە. ئێمەش وەکو نەخۆشخانەی شار بەڵێ توانیمان لە ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بینەوە، بەڵام زۆر لە کارمەند و پزیشکەکانمان کە تا ئەم لەحزەی کە من و تۆ قسەی تیاکەین تقریبا نزیکی 150 کارمەند و پزیشکمان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە لە کاتە جیاوازەکانە. هەریەک لەمانە چارەسەری پێویستیان وەرگرتووە، هەندێک لەو کارمەند و پزیشکانە پێویستیان بە نەخۆشخانە هەبووە لەژێر چاودێری پزیشکیان ناو نەخۆشخانە چارەسەریان وەرگرتووە و زۆربەیان خۆشبەختانە حاڵەتەکانیان باشتر بووە لە ماڵە و لە ژێر چاودێری تەندروستیە بووە. بەداخەوە کە هەموو جارێک من یعنی کە باسی کۆرۆنا ئەکرێ کاکە ڕێڵم بیر ناچێت کە یەکێک بوو لە یەکەم کارمەندی نەخۆشخانەی شار کە بە پەتای کۆرۆنا گیانی لە دەستدا، خوا لێی خۆش بێت و جێگەی باش بێ ئینشەڵڵا. و چەندین کەسی کەشمان هەبووە کە کارمەندی کەمان هەبووە کەوسەرخان خوا لێی خۆش بێت کە لە نەخۆشخانەی شەهید ئێمنی هەناوی وەفاتی کردووە، چەند کارمەندی کەشمان هەیە تووشی حاڵەتی قورس بوون. بەڕاستی ینی توانیمانە خۆمان بگونجێنین بەو شێوازەی کە لە توانامانەیە، لەوانەیە وەکو پێویست 100% نەتوانی شتێکین، بەس بەو توانە مرۆیی کە لەبەر دەستمانە بووە توانیمانە خۆمان بگونجێنین، بەڵام کۆمەڵی ئاستەنگی زۆر هاتۆتە بەر ڕێمان و ڕێگر بووە لەوەی کە ئێمە زیاتر خزمەتگوزاری زیاتر پێشکەشکەین و بۆی کە بتوانین زیاتر ئێمە خزمەتی هاونیشتیمانانی خۆمان و هاوڵاتیانی خۆمان بکەین و بەم پەتایە کەمترین گیان لە دەستدانی عزیزانمان ڕوبەڕوو بێتەوە. لە ئێستا نەخۆشخانەی شار ڕۆژانە چەند کارمەند و پزیشک داوامی تێدا دەکات؟ وەکو ئێمە بەشەکانمان سەرجەمە و بەشانەی کە کراوەتەوە بە پێی پێویستی شوێنەکان کراوەیە. بەش هەیە بۆ نمونە 6 کەسی تایە، بەشەیە 10 تایە، بەشەیە 15 تایە. بەشەکان لە دکتۆرە پسپۆڕەکانەوە دەست پێەکە، ئەو کارمەند و پزیشکانە لە دکتۆرە پسپۆڕەکانەوە دەست پێەکە بۆ مقیم ئەقدام بۆ مقیم دەوری و بۆ پەرستار و کارمەندەکان. ڕێژێکی بەرچاومان هەیە، ینی تۆ سەرجەم بەشەکان کراوەیە، هەم لە مختبەرەوە دەست پێ بکە، هەم لە بەشی تیشکەوە، لە بەشی دەرمانخانەوە، لە بەشی سیانەوە دەست پێ بکە. سەرجەم بەشەکان 5 کارمەند 6 کارمەند بە پێی پێویستی شوێنەکە کارمەند و پزیشک لە شوێنەکانە دەوام بکەن ئەو شوێنانەی کە پەیوەندیان بە نەخۆشەوە هەیە ڕاستەوخۆ.
هەنێ شوێنمان هەیە پەیوەندی ڕاستەوە خۆی ینی نەخۆشەکە تایە ببمێنێتەوە بە بەردەوامیە چێت تیشکێگەگرێ و ئەڕاتەوە بۆ شوێنەکەی خۆی لەم شوێنەیە وەکو پزیشکی لێ نابێت لە ڕۆژانی جەژنە بەڵام ناو قاوشەکانە لە بەشی فریاکەوتنەکە لە بەشی چاودێری ورد لە بەشی خوددەجەکە و لە بەشی شوشتنەوەی گورچیلە لەم شوێنانەیە بەردەوام کارمەند و پزیشکی تایە. وەک دەزانین کە کارمەندانیش بێبەژنین لەو گیر و گرفتانی کە بەجەر لە ناو نەخۆشخانە لە دەروی نەخۆشخانەش بۆ بەڕویانە بێتەوە تا چەند سەپۆرتی خێزانەکان گرنگە بۆ کارمەندانی تەندروستی بەتایبەت لەم دۆخەیە. بەڵێ ڕاستە وەڵای من لێرەوە پامێکمەیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ هاوشاریانی خۆمانوە بۆ هەر بەڕێزێک کە ڕووە کاتە ئەم نەخۆشخانەیە هەر نەخۆشخانەیەکی تر کە پابندی ڕێنمایەکان بێ بەڕاستی هەنێک خێزانمان هەیە من لێرەوە سوپاسیە ئەوانە ئەکەم کە هاوکارمانن و داواش لەوانە ئەکەم کە هاوکارمانین هاوکاریمان بکەن بە مەبەستی پاراستنی گیانی تەندروستی نەخۆشەکەیان هەنێ لەو خێزانانە بەڵێ وعیەکیان هەیە تێگەیشت ڕادەیەکی باشیان هەیە لە تێگەیشتن کاتێک کە سەردانی نەخۆشەکە و کاتێک کە ڕوبەڕووە بنەوە لەگەڵ کارمەند و پزیشکەکانە لە شتەکان تێگەن زۆر بە جوانی مامەڵایەکەن بەڵام بەداخەوە زۆر جاریشەیە لەیان هەنی هاوڵاتی بەڕێزەوە لەوە چی ئاستەنگ دروست بکەن بۆ کارمەند ئاستەنگ دروستەکەن بۆ پزیشک جاری ئاشتی ناخۆش ڕوو ئەدا بەرکەوتە ئەبێ کەسێکی هەیە گیان لە دەستەیە کەسێکی هەیە برینارە کەسێکی هەیە تووشی حادیسەیەک بووە بە گەرمیەت عسابی خۆی لە کارمەندان و پزیشکانە خاڵیەکاتەوە کە ئێمە خۆمانێکێکین لەو قوربانیانانە بەجددی ینی کارمەندبان هەبووە تووشی دەستدرێژی بووە سوکایەتی پێکراوە لایەن هەنێ هاوڵاتیەوە کە هەست بە بەرپرسیارەتی ناکە و پزیشکمان هەبووە بەرکەوتەی هەبووە لەگەڵەوانەیە هەست بە بەرپرسیارەتی ناکەن بەڵام خۆشبەختانە زۆربەی زۆری هاوڵاتیان تێگەیشتون و زۆربەی زۆری هاوڵاتیان پابەدن بە ڕێنمایەکانەوە چەند کەسێکن ینی ئەو حاڵەتانە دروستە بێ ئێمە شتوانیمانە بەو پەڕی دڵفراوانیەوە شتەکانیان لێوەرگرین و نەمانێت تۆ کێشەکان گەورە بێت و شتی ناخۆشتری لێ بکەوێتەوە و چاوپۆشیمان لێ کردو. سەرەتا بە بوونی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموولایەکەکەم لە هەموو پەرستەران بە تایبەتی پەرستەرانی کوردستان بەڕاستی چینی پەرستەر چینێکی زۆر هیلاکە و هەمیشە لە پێشەنگ بووە لە هەموو بۆنەکانە بۆ نمونە لەم ڕۆیەکە جەژنی قوربانی پیرۆزە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە سەیرەکە ینی مەشغوڵیەک زۆر بە خەستەخانەی شارەوە دیارە و بەردەوام لە ئیشکردنی خۆیانە پەرستەران و زۆر زۆر پیرۆزبایتان یەکەم لەم ڕۆژە. بێگومان قاوشی هەنایی فریاکەوتن نای خۆی بەخوێتی فریاکەوتنە بەردەوام بۆ لە کارکردن 24 سعات هیچ پەیوەست نەبووە بە پشوو بۆنەکانەوە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە جیاواز لە جەژنەکانی پێشوو کە جەژنەکانی پێشوو تێناپەڕی لە 14 نەخۆش بۆ 18 نەخۆش ئەمڕۆ 48 نەخۆشمان هەبووە کە ڕێژەیەکی جیاوازی تۆمار کردووە لە چاو جەژنەکانی تردا بەردەوام ئێمە نەخۆشمان بۆ دێت و نەخۆش کە باری تەندروستی باشە بێ ئەینەرینەوە بۆ ماڵەوە هەر ئەمڕۆژ دوو نەخۆشمان وەفاتی کرد کە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانایە کە ئێمە 6 پەرستارین لەگەڵ دوو پەرستاری زانکۆ بەردەوام 24 سعات لە کارکردن تاین لە قاوشی هێنایی فریاکەوتن. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە هەر وەکو هەموو ڕۆژێکی ئاسایی ئێمە لێرە هەین لە خزمەتی هاوڵاتیانی ئەم شارەین ڕۆژانە 6 پەرستاری پەیمانگا لێرە لە ئەرکان لەگەڵ 3 پەرستاری زانکۆیە دوو بە دوو شەفت دەوامەکەین بەیانیانمان هەیە لە بەیانی هەتا سەعاتیەک و لە سەعاتێکەوە خەفەریەن ئەوانیش هەر 6 کارمەندن لەگەڵ 3 پەرستارە 19 سەعات لە ئەرکابین لۆدێکی زۆر لەسەر فریاکەوتنی شارە هەر لە ڕۆژانی کۆرۆنایە لە ڕۆژانی مانگرتنە لە ڕۆژانی شەڕا لە هەموو کاتێکە هەموو شوێنەکان لە ماڵەوەن بەڵام فریاکەوتنی شار هەموو کارمەندەکانی
لە ئەرکان هیوادارین حکوومەتیان بەرپرسان ئەو ڕێکلەم شوێنە هەسیارانە بنەوە بۆ ئەوی بە چاوێکی جیاواز سەیری ئێرە بکرێن حسابێکی جیاوازیان بۆ بکرێت بۆ ئەوەی ئەو کارمەندان ئەو پەرستارەی کە لێرەیە ئینتیمای زیاتر بۆ ئیشەکەی هەبێت ئەو دڵسۆزەی کە هەیەی لە دەستی نەیات و بتوانێت خزمەتێکی باشتری ئەو نەخۆشانە بکات کە سەردانی ئێرەکەن زۆر سپاس. سەرتا پیرۆزبایی جەژن لە هەموو خەڵکی کوردستانەکەم هەروکو ڕۆژانی ئاسایی هەموو نەخۆشەکان هاتوون سەردانیان کردوین و بەس هەستەکەم تۆزە قەرباڵخترە تر هەروکو ڕۆژانی ئاسایی ئیشی خۆمانەکەین و کار ڕۆژ تۆشکر وڵای ئێمە وەکو بەشی تاقیگە دوو کەسمان لێرە و دوو کەسیشمان تۆ بڵین چوار کەس داوامەکەین. کاک عەبدولخالق بەڕێز تۆ ئاماژەت پێکرد کە لە سەرەتای کردنەوەی ئەم نەخۆشخانەیەوە لێرە کار دەکەیت. ئەمە ماوەیەکی زۆرە لە تەمەەن تۆ بتوانی لێرە بەردەوام خزمەت بکەیت. تا چەند توانی و تا ئەو باڵانسە ڕاگری لە نێوان نەخۆشخانە و ماڵەوە زۆرترین کاتەکانتان ئێوە لە نەخۆشخانە بەسەرەبن توانیتانە باڵانس بکەن؟ وەڵایی ڕاستە و قسەیە تەواوە من شانازیەکەم بۆەوە کە پێشەوە حەقە ئیشارەت بەوە بەم کە لە نەخۆشخانەی سوتاوی نەشتەگەری جوانکاری بۆ ماوەی 8 ساڵ بۆ 10 ساڵ من لێوە دەوامم کردووە کە بە مەدرسەی خۆمی ئەزانم ئەوەی کە لێرە توانیومە پیادەی بکەم و بە کردداری بکەم لێەوە فێر بووم لێرەشەوە جارێکە پیرۆزبایی جژنی قوربان لە یەک بەیەکی ئەو ئستافە بەڕێزاکەم کە لە نەخۆشخانەی سوتاوی نەشتەگەری جوانکارین و من سوپاسگوزاری یەک بەیەکیانم کە زۆر شتیان لێەوە فێر بووم. مەسلەی ڕاگررتنی بەڵانس لێرە من زۆر جار پێم ئەڵێن ئەڵێ خەسەخانەی باوکتە یا پێ دەڵێن مەجموعەیەکین پێمان ئەڵێمە جەماعەتی شارن ئەمە کوڕی شارن زۆر جار بڵێ زۆربەی کاتەکانم لە ناو نەخۆشخانەی شارە بەسەر بردووە بۆ ڕایکردنی شەکانمان نەک هەر من بە تەنیا تیمێکین هەل لە دکتۆرە بەڕێزەکانەوە دەست پێ بکە لە بەڕێوەبەری کارژێڕیمان و دەست بکە مەسئول بەشەکانمان و زۆربەی کارمەندە دڵسۆزەکان لە هەموو سەرجەم بەشەکانە چ لە پرزگە بێ چ لە شوێنەکانی کەیا بێ زۆربەی کاتەکانمان بڵێ ئەو تیمەی کە سەرپەرشتی مەیدانی ناو نەخۆشخانەی شارەکە زۆربەی کاتەکانمان ناو نەخۆشخانەی شارە بۆ زۆرجار گلەیمان لێ کراوە لە دەوروبەر و لە کەسوکار و ئانە ئەڵە کاکە نەمەجای میوانی هەیە نەمەجای سەردانی هەیە بەڵێ زۆر کات ئێمە جاری وا بۆ کێشە دروست بووە بۆ مەسئول بەشمان بۆ کارمەندمان کە ڕێژەیەک ماوەتەوە بۆتە ئاستەنگێکەوەی کە بەرکەوتێکی بێ لەگەڵ خێزانەکەیە کاڵە تۆ بۆ چێەکەی نەموچە هەیە نەپارە هەیە نەهاندانێک هەیە نەموکافەیەک هەیە نە هیچ شتێکەیە بەم شێوازە تۆچی ئەماکەی ئێمە سەررجەم لەگەڵ لە هاوڕێکانمان کە تیمێکین لە سەررجەم بەشەکانە بۆ دڵسۆزی نیشتیمانەکەمان بۆ دڵسۆزی شارەکەمان بۆ دڵسۆزی ئینسانیەت ئێمە میشانەکەنی ژینا ئەو ئیشەی کە ئێمە یەکەین زۆر زیاترە لەوەی کە وەکو مافێکی سەرەتایی پێدەدرێت کە پێشێ نادرێت دوای چەندین مانگ بە 5 مانگ بە 6 مانگ موچەیەک تاتێ لە ساڵ 21 ئەبڕێ هیچ یاسایەک نییە هیچ ڕێسایەک نییە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی ئاستەنگن تۆ لە خۆت بگۆری ئەکرێ لە نێوان ئەم شتانەیە خستەخانەیەک بۆ شوێنێکی تر پزیشکێک بۆ پزیشکێکی تر بلە نەخۆشخانەیە بۆ نەخۆشخانەیش کە ئاگاداریەوانە نیم بەڵام وەکو بڵێ لە ناو ستافا لە ناو دکتۆرە لەوانەیە بڵێ ڕێژەیەک لە جیاوازی نەعەدالەتی دروست ئەبێ شتەکە پەیوەنی بە دکتۆرەکەەوە نییە سیستمێکمانەیە ئەم سیستەمە سیستمێکی هەڵەیە یعنی سەیرەکەی ئەس بۆ نمونە تۆ من و تۆ هەردووکمان بەیەکەوە دەوامەکەین تۆ دکتۆرێکی من پەرستارێکم کەسێککە فەرمانبەرێکی ئیداریە موچەیەک بۆ تۆ سەرە بەکرێ بە ناونیشانی بەدەڵعیادەیەک بۆ نمونە یا بە مکافەیەک جیاوازەکە ئاسمان و ڕێسمانە بۆ تۆ بۆ نمونە 100,000 بۆ من هیچ یعنی من عەدالەتیە چەندی جار داوامان کردووە لە بەرپرسانی تەندروستی و لە وەزارەتی تەندروستی داوامان کردووە بەڵام بەداخەوە بێخەمن زۆر خەمساردن وەزارەتی تەندروستی زۆر خەمساردە لەوە کە لا ناکاتەوە بەلای پەرستار و کارمەند و فەرمانبەرانی ئیداریە کە وەکو پێویست لانی کەمی مافی ئەوەی پێنەیەوە کە وەکو براپزیشکەکان باشە ئەویش براپزیشکەکانیش هەمیانوانین براپزیشکەکانیش مەزموعەیەکیان مەغدورن
بەڵام جیاوازەکە ئەوەیە خەتای دکتۆرەکەی یانە خەتای سیستمەکەیە بۆیە من جارێکە لێرەوە داواکەم لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی کە ئەمانە مەرجەعی ئێمەن کە ئەمانە بەرپرسن لە کارەکانی ئێمە داوای کاری جوان لە ئێمەکەن داوای دەوامی زۆر لە ئێمەکەن داوای ئیلتیزامات لە ئێمەکەن بەڵام ئێمە لانی کەمی سمافە سەرەتایەکانمان دابین ناکرێت کە موچەیە لەم کاتانەیە کە لە زۆربەی شوێنەکانی دەوروبەر لە زۆربەی وڵاتان کارمەندی پزیشکی و پەرستار و دکتۆر و ئەو ستافەی کە لە ناوەندی تەندروستیە ئیشەکات ڕێزلێنانی لێگیرێ و ئیمتیازاتی ئەدرێتێ لە هەنێ شوێنەڵێک وایە وعدیەوە دراوە لەم باشوور و لە جنوب و لەو شوێنانە کە بۆ نمونە پارچە ئەرزیان پێ بدرێ لایەن لێ بکرێتەوە حساباتیان بۆ بکرێ کەچی سیرەکەی لێرە مەزموعەیە کۆبنەوە دەسەکە بە بڕین ینی بە بڕینی موچەی من و تۆ و فلان و فیسار ینی هەر شتێکی بکردایە من لێرەوە قسەیەکەم لەوە چێ ئەو برادرانە هەنێکیان نیگەران بن بەس زۆر ئاتیادیە بەشە لە ئیشەکەی ئێمە نیگەرانی گەاندنی نیگەرانەکانە کە بیگەێنین بەم بەڕێزانە ئیتر لە تەلەڤیزۆنەوە ئەیبیستن لە سەرچاوی تایبەتی خۆیانەوە ئەیبیستن لە هەرج مەرجەعێکەوە کە ئەیبیستن تەبیعیە ئەبوایە لانی کەم وەزارەتی تەندروستی لەم دۆخەیە و بە هیچ شێوەیەک ڕازی نەبووایە بۆ کە موچە و دەست بکرێ بە بڕینی موچەی کارمەندان و فەرمانبەرانی ئیداری و پەرستار و دکتۆر لەم کاتەیە کە تۆ پێویستە مکافئی زیاتریکەی پێویستە زیاتر احتیمامی پێبێت تۆ چونکە گیانی خەڵکەکەی لەسرە یا ئەچی موچەی پێشمەرگەیە گەبڕیە ئەوە ینی کە هیچ بنەمایەکی نییە ئێمە هیوادارین کە بتوانن کە لانی کەم شایستەدارایەکان بۆ کارمەندان و پسپۆران بگەڕێنەوە لە نێو نەخۆشخانەکانە کە ئەوانیش بتوانن ئیشێکی باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن کاک عەبدولخالق ئەمێ پرسیارێکت لێ بکەم کە هەستەکەم گرنگ بێ بۆ من ماوەی ئەم چەند ساڵ کارکردنا بۆ تۆ لە نێو نەخۆشخانەکاندا چ شتێک هەبوو کە تۆ زۆر متەئسیر بوو پێی کە ناتوانانی لە یادی بکەیتر بگرە لە نەخۆشەکانەوە بێت یاخود لەو گیر و گرفتانەوە بێت کە تۆ باست کردن سەبارەت بە کارمەندانی تەندروستی و لە نێویانە پەرستیاران چ شتێک هەیە کە تۆ لە بیری ناکەیت وەڵایی بەداخەوەواڵێ من خۆم کەسێکم زۆر گەشتبینم بەس ئاستەنگەکان معاناتەکانەوەگە زۆرە زۆرەیە شت هەیە لە یاد نەکرێ بەس ئێمە شانازیەکەین بە هەموو ئیشەکانی خۆمانەوە بە ناخۆشی و بە خۆشیەوە هەمووی زیکرات و یادگاریە یەکێ لەوانی کە لە یادم ناچیانی بە وەفاتی کاگڕێڵە کە یەکێکە لە شتە ناخۆشەکان کاک عەبدولخالق ئێمە لە کۆتای پرۆگرامەکە نزیکە بینەوە بەڕێزت ئەگەر وەکو دووە وتە شتێکت هەبێ بۆ کارمەندان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بەڵێ زۆر سپاس لێرەوە پەیامێکمەیە بۆ هاوڵاتیانی بەڕێز کە لە کاتی جێژنە جارێکە دووبارەیەکەمەوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تکایان لێ یەکەم سەردانی نەخۆش و شتیوانەکەن بۆ ناو نەخۆشخانەکان و جارێکە سوپاس و پێزانینی تایبەتمەیە بۆ یەک بەیەکی کارمەندان و پزیشکان و پەرستارانی ناو نەخۆشخانەی شار بۆ فەرمانبەرانی ئیداری بۆ فەرمانبەرانی ئەندازە بۆ گشت بوارەکان لە پرزگەوە هەتاوەکو سەرجەم بەشەکانی تر جارێکە جەژنە پیرۆزیان لێ یەکەم سوپاسی یەک بەیەکیانەکەم سوپاس بۆ ئێوەش دەستخۆش بەڵێ سوپاس بۆ بەڕێز عەبدولخالق خەدر سەرۆکی پەرستاران لە نێو نەخۆشخانەی شار کە ئەمڕۆ لەم پرۆگرامە لەگەڵمان بووی هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان کاتێکی خۆش خواتان لەگەڵ